سلام علیکم بەڕێزان لە نووسینگەی مۆدازۆن و هاتمۆلاتان ئەم خانوو تایبەتەم بۆیە ناون بۆ فرۆشتن بە ڕووبەری 145 متر کە دوو نهۆمە و بۆ دوو ماڵی جیا دەبێت دەکەوێتە شەستەکانی برای ئەحمەد وەک لە بەڕێستانەوە دیارە لە شوێنێکی دڵگیر و خۆشدایە کە هەردوو لای کۆڵانی 20 مەتریە و بەرامبەری ماڵ نییە و هەروەها وەک دیارە کە لە ئێستادا کاری لێ دەکرێت کە کۆنکرێت دەکرێت بەردەمی بە بینەری ناوەی خانۆکەش بین کە لێرەدا ئەمە نهۆمی دووەمتان پیشان دەدەم. داخڵی خانۆکە دەبین لێرەدا میوانێکمان هەیە کە سەقفی مەغریبیە و هەروەها دەکتی موبەریدەیە و هەرزی کاشیە و لێرەشدا چێشتخانە و یاریدەدەری چێشتخانەشی بۆ کراوە. ئەم خانۆ پێکاتووە لە دوو ژووری نووسن و بۆ زانیاری زیاتر یاخود بینینی ئەم خانووە لە نزیکەوە دەتوانن سەردانی نووسینگەی مۆدازۆن بکەن یاخود پەیوەندی بە ژمارەی سەرشاشەکەوە بکەن.